وەزارەتی دادوەری ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە کۆشی ئەوەدایە سەرچاوەی دزەکردنی بەڵگەنامەکان بدۆزێتەوە کە پێدەچێت دزەپێکردنیشی گەورەی بەڵگەنامەکانی هەواڵگیری ئەمریکا ڕوویدابێت. ئێمە باس لەو بەڵگەنامانە دەکەین کە بە هێکزار نهێنی ناوزەتکراون کە تا ئاستێکی باڵا پەیوەندی بە دەستگای هەواڵگیری ئەمریکاوە هەیە. هەواڵی ABC پێداچوونەوەی بە زیاتر لە 30 لاپەڕەدا کردووە بۆ مادانەی کە بە وردی پۆلێن کراون لە ڕێگەی ئۆنلاینەوە بڵاوکراونەتەوە کەوا پێدەچێت بەڵگەکانی دەستگای هەواڵگیری ئەمریکا بێت سەبارەت بە شەڕی ئۆکرانیا، رووسیا، بەرنامەی ئەتۆمی ئێران، بەرنامەی موشەشی کۆرەی باکوور و چین و وڵاتانی دیکەش. هەروە ئەو دۆسیانە ئاشکرا دەکەن کە ئەمریکا تەنها سیخوڕی بەسەر نەیارەکانیەوە نەکردووە بەڵکو بەسەر هاوپەیمانەکانیشەوە. ئەگەری زیانگەاندن بە پەیوەندی لەگەڵ هەندێک لە هاوپەیمانەکانمانەوە هەیە چونکە دەکرا هەندێک لەم زانیاریانە کۆ بکرێنەوە ئەگەر ئەمریکا سیخۆڕی بەسەر سەرکردە باڵەکاندا بکردایە. ئەم سەردێڕە لە واشنگتن پۆست دەڵێت فایلەکان وردەکاریەکان سەبارەت بەوەی ساڵی ڕابردوو فڕۆکەیەکی سیخوڕی بەریتانی لە نزیک ئۆکرانیاوە بووە. کاتێک ئەمە لەناو ڕۆژنامەیەکیان پەخشی تەلەڤیزیۆنیەوە بڵاو دەبێتەوە ئاساییە، بەڵام گەیشتە ئاستێک کە ئەم شتانە لە ڕێی تەلەگرام و تویتەرەوە بڵاو کراونەتەوە. پێدەچێت هەندێک لە بەڵگەنامەکان لە یەکی مانگی سێەوە بێت کە ئەوە نیشان دەدات چۆن ئەمریکا و ناتۆ یارمەتی ئۆکرانیان داوە. وردەکاریەکان سەبارەت بە ژمارەی قوربانیەکان، خشتەی مەشەقکردن و گەیاندنی چەک و نەخشەی شەڕی سەرەکی لە یەکێک لە شارەکانی ئۆکرانیادا. بەلایانی کەمەوە لە ساتە وەختێکدا کەوا پێدەچێت بەڵگەنامەکان گۆدرابن بۆ ئەوەی لەگەڵ ڕوانگەی رووسیادا بگونجێت. شەوی ڕابردوو لە بەیاننامەیەکدا پنتاگۆن ڕاگەیاندووە یەکەمین بەرزترین کارەکانی بەرگریکردن لە نیشتیمانەکەمانە و لەگەڵ ئاسایشی نیشتیمانی. ئێمە ئەم بابەتەمان ڕەوانی وەزارەتی داد کردووە و دەستیان کردووە بە لێکۆڵینەوەی تاوانکاری لەو بارەیەوە. لە ڕاستیدا کاتی بڵاوکردنەوەکەی زۆر نزیکە لە کاتی پەخشکردنەکەی. ئەمە وا دەکات بۆ ئاسایشی ئۆپەراسیۆنەکان مەترسیدار بێت. شیکەرەوان دەڵێن ئەمە دەتوانێت خراپترین دزەکردنی هەواڵگیری بێت لە دوای ئێدوارد سنۆدن، بەڵام لەم حاڵەتەدا پێدەچێت دزەکردنی بەڵگەنامەکان ڕێک لە کاتی خۆیدا بێت.